داوان کردووە کە هەڵمەتی هەڵبژاردن زۆر کاتێکی زۆر نەبێت بۆی ئەنجومەنی کۆمیساران لەگەڵ ئەوەدایە کە لە ماوەی 2 هەفتە تاوەکو 20 ڕۆژ زیاتر نەبێت. جیا لە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان بەشێک لە چالاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی داوا دەکەن کاتی بانگەشەی هەڵبژاردن کەم بکرێتەوە. کەمکردنەوەی بانگەشەی هەڵبژاردن بە پێویست دەزانین چونکە ماوەیەکی کەمە لە نێوان هەردوو هەڵبژاردننی ئەم 12 ئایار و هەمیشەوی کە ئێستا بڕیارە 30 ئەیلول بکرێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان زەحمەتیە، بۆ خەڵکی کوردستان هیلاچیە ئەگەر بانگەشەی هەڵبژاردن لە نێوان حیزبە سیاسیەکان ماوەیەکی زۆر هەبێت لەبەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان لە ڕابردوو لە ئێستاش لە ڕووی دەرونی و هیلاکە بەهۆی تەنگژە داراییەکانی هەرێمی کوردستان بۆی تەنگژە سیاسیەکان بۆیە بە پێویستی زانین کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ماوەی بانگەشەی هەڵبژاردن کەم بکاتەوە. پەرلەمانتارێکی خولی سێمی پەرلەمانی کوردستان لەسەر کەمکردنەوەی کاتی بانگەشەی هەڵبژاردن دەڵێت لایەنی باشی و خراپی هەیە، بۆیە ئەوەی بۆ بەرژەوەندی خەڵک گرنگە پێویستە ئەوە جێبەجێ بکرێت. لەو دۆخە قەیراناوێ هەرێمی کوردستان لەو سیراعەتوندانی کە ئێستا هەیە هەرچەندی کەمتر قسە لەسەر هەندێک مەسەلە بکرێ و هەندێک با بڵێن بەڕێی کۆن هەڵبدرێتەوە لەوانەیەوە لەو ڕۆ باش بێت بە دیوێکی تریدا کە زیاتر پەیوەندی بە دیوە دیموکراسیەکەەوە هەیە دیوە هۆشیارێکەوە هەیە دەنگدەر پێویستی بە کاتێکی با بڵێن زیاتر هەیە باوەڕکەم لەوەی کە ئەوەی کە پێشنیارکراوە 2 هەفتە یاخود 20 ڕۆژ بێت. لەبەر بەرژەوەندی و ماندوونەکردنی خەڵک بە بانگەشەی هەڵبژاردنەوە بەشێک لە چالاکوانان و حیزب و لایەنە سیاسەکان و لایەنە پەیوەندیدارەکان هاتوونەتە سەر ئەو ڕایەی کە کاتی بانگەشەی هەڵبژاردن مانگێک نەبێت و کەم بکرێتەوە. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.